دەم باش تەماشەوانên هێژا جاردن بۆ بەرنامەی مایکە خەڵک بخێر بێن بابەتە ئیرۆ بناو و نیشانên ئیادە دناوبەرە گەرانیە بەهای و نەش هەژی و خراپیە جێنواندا ئیادەکان لە نێوان گرانی نرخ و نەشیاوی شوێنەکانیدا ئەvە ناو و نیشانên بابەتە ئیرویە بەرنامێ مایکی خەڵکیە تەماشەوانên هێژا لە سەروی بابەتین دikarin tevlî nava bernameyê bin û biçûn û serincên xwe bixine ber çav Fekûyetger li Herêma Kurdistanê Wezareta Saxlemî heye. Di heman dem de li hemû bajaran rêveberatiyên giştiyên Saxlemî heye çendîn müsteşfa hene. Di heman dem de çendîn îyade hene yêt ehlî. Aya ev hemû bi hev re çand karîne xizmeta xizmetguzariya tendurustiyê bi şêweyekî baş û wekhev pêşkêşî takên nava komelgehê bikin. Li ser vî babetî biçûnên xwe piştî vê navberê nîşan bidin. Li bend daweyne. Carekî tir selatane bê bînera berêzekan. Nirxê pilîtê îyade beşeyekî giştî zor giran e. Şwênê îyadekan guncaw niye. Îyadeyî nexweşî dil yan şekere yan şikawî heye li qatî duam yan sêyam de. Li kateke em bînatene mes'edî jtiyaniyê ke em nexweşane bitanin serkewin. Li heman ka de îyadekan zorbeyan xedemat têde niye. Wekû sarkirnewe yan germkirnewe yan beşeyekî giştî awî xwarinەوە û pakoxewînî hindik car çendîn pişkinîn bo nexweşê dekirêt ke renge ew nexweşe tenya pêwîstî bê yek pişkinîn bêt. Li Kurdistan de Wezaretî Tendurustîman heye. Li hemû şarûçkekan de berêweberatî tendurustî heye. Çendîn müsteşfayê ehlî û müsteşfayê giştî heye. Li heman ka de çendîn îyade heye çendîn nexweş دکتۆری پسپۆرمان هەیە لە بوارە جیاجەکانە. ئایا ئەم هەمووانە بەشێکی گشتی تا چەند توانیوێتی بەشێوەیەکی باش بەشێوەیەکی باش خزمەتگوزاری تەندروستی بوتاکیەکانی ناوکۆمەلگا دابین بکرێت لە کاتێکە زۆرجا جێ لەوە بێ کە نەخۆشەکانمان لە هێرێمی کوردستان بۆ نەخۆشیەکی دیاریکراو کاکرێ لێرە چارەسەری هەبێ بەڵام وەکو پێویست چارەسەر ناکرێ پەنابە بۆ وڵاتانی دەراوسێ. ئایا لە ناو مستەشفەکانی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە تا چەند خزمەتگوزاری تەندروستی پێشکەشێکرێ لە دەرمان لە داو دەرمان لە ئامێرە پێشکەوتووەکان بچوونێتی چارەسەرکردنی نەخۆشەکان لەسەر ئەم بابەتە ئێوەی بینەری بەڕێز دەتوانن لە بەرنامەی خۆتان بەرنامەی مایکە خەڵک سەرنج و بچوونەکانی خۆتان نیشان بدەن. یەکەم پەیوەندیشمان کاکراوەند ڕەوەند لە شاری سلێمانی باخەوان لە شاری هەولێر. کاکراوەند ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش کاکارگیان سپاس. کاک باخەوان لە شاری هەولێرەوە توش بەخێر بیت. بەڵێ کاکە کارجانە و کاتی خۆش با سڵام بۆ برادێک خۆشم هەیە. سپاس. کاکراوان لە تووە دەست پێکەین لە ئێستادا یادەکان بە تایبەت لە هەرێمی کوردستان تا چەند ئەتوانن بە شێوەیەکی باش خزمەتگوزاری تەندروستی پێشکەشی نەخۆش بکەن. بەڵێ وەڵای کاکە کارگیان دەستخۆشیتەوە لە جوانەکە و لێکم بەڕاستی تەوەرەکە لە جێگای خوایەتی ئەوەی ڕاستی بێ لە هەرێمی کوردستانە ئیادەکان بەڕاستی زۆر 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 گرانن بە تایبەتی بۆ خەڵکی هەژار و دەستکورد چونکە ئێمە بەڕێزی شدۆک و ئاگاداری نەخۆشێکە سەردانی نەخۆشخانە گشتیەکانەکە ئەو دەرمانەی کە پێویستە بۆ ئەو نەخۆشە دەست ناکەوێت چونکە من نەخۆشم بینیوە ڕۆشتە دەرمانخانە گشتیەکان یاخۆ بڵێن نەخۆشخانە گشتیەکان شتێکیان بۆ کردووە بەڵێ بەداخەوە بێ بڕۆی لە دەرەوەری بگریت. بەڵێ کاک بگرە کاک باخەوان پێمایە پەیوەندێکی باخەوان پچرە کاک ڕەجەب بڵای کرێ دیگەرمە کاک ڕەجەب ئێوار باش ئێوارەیتەوە تاک هەربەندەکانی ئارتی لە خۆشیدا بە زۆر خۆشحاڵمەکە و ڕەزەب سورسی لە ئەکرێ لەگەڵتان بەشداری دەکەم. سپاسی مەش خوشحاڵین. کاک ڕەجەب لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئیادەی تایبەت زۆر هەیە. ئایا ئەم ئیادانە تا چەند بە شێوەیەکی وا دروست کراون کە شیا بێ بۆ ئەوەی پێشوازی بە شێوەیەکی باش لە نەخۆش بکرێت لە هەمان کاتدا خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی باش پێشکەش بە نەخۆش بکرێت. بەڵێ بەڵێ دەست خۆش بەڕاستی ئەو ئیادانە بە شێوەیەکی تەندروستی بە شێوەیەکی باش دروست نەکراوە بە لە هەمان کاتشدا بە شێوەیەکی باش خزمەت ناکەن تەنها لە بەرژەوەندی خۆ لە بەرژەوەندی مادی کار دەکەن. زۆر جار بووە مادەکانیان ئەکسپایر بووە دەرمانەکان ئەکسپایر بوونە لە هەمان نەخۆشخانە لە عیادەکان دەفرۆشێتن دەدرێتن بە خەڵک لە هەمان کاتدا مەسعەدی تێدا نییە. ئایا چۆن خزمەت دەکرێت خزمەتەکە تەنها لە بەرژەوەندی مادیە و تەنها بۆ پارە لە خەڵکی وەربگرن ئەگە ئێمە ڕاشکاوانە قسە بکەین بەڕاستی ئەو عیادانە قۆڵی خەڵکیان بڕیوە. بەڵێ کاک ڕەوەند لە هەرێمی کوردستان لە کاتێکە کە وەزارەتی تەندروستی هەیە زۆر کەس سەردانی نەخۆشخانە گشتیەکانەکە بۆ دەرمان دەستیان ناکەوێت بلیتە دەنێ لە بازار لە دەرمانخانەکانی ناوبازار دەرمان بکرێن و بە بەهایەکی یان بە نرخێکی زۆر گران ئەمە بچای گەڕینتەوە.
کاکەیجان من کاکە کارگیان ببوورە یەکەم شت با من لەگەڵ ڕێی کاک ڕەجەبام قسەکانی زۆر جوان بوو. یەکەم شت من بەڵگەم لایە بە بەڵگە و ئەیسلمێنم کوڕی بەرپرس هەیە، بەرپرس یەکێک لەم حەزبە دەسەڵاتدارانە ئەنواع دەرمان بە قاچاغ لە دەروی وڵات هێنێتە هەرێمی کوردستانەوە، ئەنواع دەرمان بە ترێلە ئەیهێنێت کە لە سەتا دەی بیسی دەرمانەکانی بەسەر چووە، دەوزیعەکە بەسەر دەرمانەخانەکان ئەوانەی لە دەروی نەخۆشخانە گشتەکانن. بۆ ئەوەنی لە مەغزە نابێت خەڵکی هەژار، خەڵکی فەقیر، خەڵکی دەستکورد استیفادەی لێ بکەن. تەنها ئەیانەوێت لە بەرژەوەندی خۆیانە وزارەتی تەندروستیش خەتابارترین وزارەتە بەڕەئی من بە بۆچوونی من لەبەر ئەوە هەڵناسێ بەو ئەرکەی کە ئەو وەزیرە یەتە سەر من بەرکە سوێنە خواڵە سوێنە خۆم کە وڵاتەکەم بپارێزم لە هەموو شتێک. سوێنە خۆم خزمەتکاری ئەم وڵاتە بم، بەڵام بەداخەوە وەزیری تەندروستی ئەگەر بە من بێت لە هەموو وەزارەتەکان گەندەڵترە. بەڵێ کاکی ڕەجەب، لە کاتێکا کە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان یاسای ژمارە 15 ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستانەوە بۆ دەرچووە، یەکێک لە خاڵەکان لە ناو یاسایە تاکی لەسەرەوە کاتەوە کە پێویستە داو و دەرمان لە ژێر چەند فلتەرێکی گرنگ دەرباز بێ و بە هیچ شێوەیەک نابێت داو و دەرمانی قاچاق بێنێت هەرێمی کوردستان. بەپێی قسەکانی کاکی ڕەواندیش خەڵک هەیە لە دەرەوە بە قاچاق دەرمان دێنێت، قسەکانی لەسەر مەچێ. بەڵێ بەڵێ بەتەکیت ئێستاش خەڵک لە دەرەوە دەرمان بە قاچاق دەهێنێتن، ئەوانش بازرگان گەورە بازرگانەکانی کوردستان ئێستا ئایا بەرپرسی حکوومەت یاخود دەوڵەمەندەکانی کوردستانن دەرمان بە قاچاق دەهێنن. هەتا ئێستا وەزارەتی تەندروستی ڕێگەی لێ نەگرتوونە، نەمان بینی وەزارێک ڕێگە لێ بگرێتن لەو بەرپرسانە یاخود لێ پێچینیان لەگەر بکەتن لەو بازرگانە، تەنها دەرمان دەهێن و واستەکاری هەیە بەڕاستی لەمەشدا واستە هەیە. بۆیە بەڕاستی پێویست دەکەن وەزارەتی تەندروستی بە ئەرکی خۆی بە ئەرکی سەرشانی خۆی دابچێتەوە بەڕاستی کە خزمەت بە وڵاتەکەی بکەن. هەر وڵاتێک باری تەندروستی لێداشکە ئایا چۆن وڵاتێک دەبێتن. بەڵێ کاک ڕەواند لە شاری سلێمانی کاکی ڕەجەب لە شاری ئاکرێ سوپاس پێوەندەکانتان وەرتان باش. کۆسرەت لە شاری سلێمانی، کاک محەممەد لە شاری هەولێر. کاک کۆسرەت بەخێر بێ. کۆچەر لە شاری سلێمانیەوە، کۆچەر خانم کاتەوە باش. زۆر سپاس بەڕێزی. ببوورە کای کۆچەر. محەممەد لە هەولێرەوە. کاک محەممەد جەنابیشت بەخێر بێت. سەلامەت خۆش بیاخوا. سپاس. کای کۆچەر لە تۆ دەست پێکەن لە هەرێمی کوردستان تا چەند بە شێوەیەکی پێویست خزمەتگوزاری تەندروستی لە هەموو ڕوویەکەوە پێشکەش بە خەڵک ئەکرێت؟ واللهی بەڕاستی زۆر بە خراپی پێشکەشەکرێت و بگرە پارەیەکی زۆر وەرەگیرێت ئەو فەحسانەی کە بۆ خەڵک ئەکرێ بۆ نەخۆش ئەکرێ. ئەگەر ئینسان نەخۆش نەبێت پێویست ناکات سەردانی دکتۆر بکە، کاتێکە نەخۆش ئەبێت ینی وەزارەتی تەندروستی پێویستە نەک هەر پارە وەربگرێت، پێویستە پارە وەرنەگرێت، چه عیادەکان چه وەزارەتی تەندروستی، چونکە کەسێک کە نەخۆش بێت ئەی حکومەت چی ئیشێکی هەیە لێرەیە؟ ئەی کاتێ حکومەت کە وەزارەتی تەندروستی بەدەستەوەی ئەو دکتۆرانە خۆیان مەعاشی تایبەتیان نییە، ئەکە مەعاشیان هەیە بۆچی کاتێکە نەخۆش سەردانیان بکات پارە وەرئەگرێت؟ من بەڕاستی لە دەرەوە ژیم، لێرە ناژیم، بەڵام ئەو خەڵقی ئێرە زۆر گوناحە، ینی غەدرێکی زۆر لە خەڵک ئەکرێ لێرە. کاکی کوچەر بە حکمەوە تۆ لە دەرەواژیت، ئایا کە نەخۆشێک سەردانی دکتۆرەکە دکتۆر گەلێک جا لێرە هەیە بەپێی فەحز بەبێ هیچ پشکنینێک یەکسارە ڕاچێتێ بۆ نووسێ لە چارچە ڕاچێتە چەندین دەرمان بدەستین شاکە بە تایبەتی حەب، ئایا لە وڵاتانی دەرەوەش بەم شێوەیە بەبێ ئەوە هیچ فەحسێکی دقیقی بوو بکرێت؟ پرسیارەکەت زۆر بەجێیە، پرسیارەکەت زۆر بەجێیە، گوێ لێ منە بەڕێزم. بەڵێ کاکی کۆچەر فەرموو. پرسیارەکەت زۆر بەجێیە. کاتێک کە من ئەگەر نەخۆش بم سەردانی جی پی ئەەکەم پڵی جی پی بە بەڵێ بەو معنایەت کە تۆ کە کاتێککە سەردانی دکتۆرەکەی خۆت ئەەکەیت ئەو محاولەی زۆر ئەوە کات کە هیچ دەرمانێکت بۆ نەنووسێت، چونکە ئەو دەرمانە هەمووی مادەی کیمیاییە، زۆرترینی بەکارهێنانی خراپە، ئینسانە بێ هەوڵدا کە بەکاری نەهێنێت. دوایەوە کە تۆ سەردانی نەخۆش کاتێککە نەخۆش سەردانی دکتۆر ئەکا چه ئیشی سپی بکە چه ئیش نەکات، لە هەردوو حاڵەتەکە پارەی لێوەرناگیرێ. نازانم لێرە یعنی بەڕاستی ئەوە ڕوودکردنەوەی خەڵکە، ینی خەڵک فەقیرە نەدارە لە وڵاتەیە. بەڵێ کاک کوچەکە لەگەرمە بمیتەوە سەوسان لە شاری سلێمانی. سەوسان ئێوارەت باش. مەرحەبا کاکە گیان ئێوارە باش. سپاس. لە هەرێمی کوردستان تا چەند خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی باش پێشکەش خەڵێکی ئەو تا چەند لە ئاستی پێویستدایە؟ وەڵڵاهی کاکە گیان وەکو من هاتوچی بەعزە خەستەخانەیەکەکەم وەکو بیزانم سنتەری مەمکەکە زۆر ئینسانی چاک زۆر یعنی
زۆر بەدەم خەڵقەوان زۆر ڕێز و احترام لە خەڵقە گرن و یعنی شتیوان قەت نەبینی و ئەمەیەک لە سلێمانیە یعنی زۆر ڕێزم هەیە بۆیان و زۆر دەستخۆشیان لەکەین و سپاسیانەکەین. بەڵێ کاک یەکی کەیژم هەیە کاکەگیان بۆ سەیدەلیەکان هەر یەکە سعرێکی هەیە مەسەلەن دەرمانێکە کڕم لە سەیدەلیە لەو دەرمانخانە بە سعرێکە دەرمانەخانی کە بە سعری کەیە ئاشتیوە هەیە؟ کای کۆچەر لە کوردستانە چەندین مواساتی فەرمی تایبەت بە تەندروستی هەیە لە وەزارەتەوە بگە لە بەرەوەبەرە گشتیەکان بگرێ کۆی ئەمانە حتا یاساشی لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرچووە تایبەت بە وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستیش خەوان بودجێ خۆیەتی ئایا کوی ئەمانە تا چەند تانویانە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی پرۆفشنال بە شێوەیەکی زانسیانە خزمەت بە نەخۆش بکەن بەڵێ لە ڕاستیە خزمەت بە نەخۆش ناکرێت و خزمەت بە خەڵک ناکرێت ئەگەر خزمەت بە خەڵک بە نەخۆش بکرێ وەزارەتی تەندروستی پێویستە معاشێکی تایبەت بۆ دکتۆرەکان دابین بکات کاتێک کە کەسێک نەخۆش ئەبێت سەردانی دکتۆر ئەکات پێویست ناکە پارە با بە دکتۆر دوایەوە ئەو شوێنانی کە لێرە لەوەتی کوردستان هەیە و سلەیمانی هەیە لە جادەی ئۆرزی دکتۆرەکان ئەو هەموو قوتعە ناشرینەی پێوەیە لە دەرەوانەیە هەڵواسراوە یعنی نازانم بەڕاستی سەمە بەرامبەر بە خەڵک ئێستاوە 20 ساڵە چارەسەر نەکراوە. بەێ سەوسانخانەکۆ جێمان لە قسەکانی کای کوچە بوو کە لە دەرەوە ژیت باس لەوای کرێت کە لە دەرەوە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ هەموو وڵاتێک چ لە کەرتی تایبەت بێت لە کەرتی گشتی بێ بە خوڕاییە لە کوردستان لە کاتێکە کە نەخۆشێک سەردانی عیادەیەکی تایبەت دکتۆرێکی تایبەتەکە پسۆلەیەکە بڕێک کە ئەمە بە پارەیەکی زۆر گرانە لەوانەیە هەموو کەس ناتوانن سەردانی ئەمە بکەن تو ئەمە چونێکە دەیتەوە وڵا کاکە گیان لێرە دوای هەفتێ بڕۆیتەوە دوای 3 ڕۆژ بڕۆیتەوە بێ پارە بیتەوە و بتاقەیەکە ببڕیت ئەوە نییە. بەڵێ سەوسان لە شاری سلێمانی کوچەر هەم لە شاری سلێمانی سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش باخەوانمان دەگەلە لە شاری هەولێر کاک باخەوان بەخێر بیتەوە کاک باخەوان هەموو کاتێ جارێکی در بەخێر بێتەوە فەرموو لەسەر بابەتەکەمان كاد باقان جان والله من تبي زور من الفتح هنا يا دو هم دارين دكتورة فاهم أنا سوي كان من تبي من تبي دارين شركة لا خالد دكتور سم دارين بتاعي جام بنا كبراتي ده هو الدكتور اللي مجال جفاي دارين بيش جاوا ولا أوزاع جاوا ولا بيش كنت جاوا يعني دي كما يعطيه لما جاء دي نقص دوام بداخله يعني الدكتورة كان من أول تبينين كردوا عندك زاد نقوش أشوف صدقني أنا بمزاجي خوي حب برنامج دوامي سياراتي يعني رجال لما قلت شكلنا كله من كذا تعرف صدقني الدكتورة كتير تشابشر يعني خاطر كده براسي يعني بله توناتواني سبي بەێ کاک باخانەکە لەگەڵما بمینتەوە تەماشاوانە نێژا لە باژارە دووکە و لە هەولێرێ و لە ئاکرێ لە ئامێدگێ لە شێخان لە زاخۆ لە هەر دەبارێکە هەبن هێندەکارن بە ڕێیا ژمارەت تەلەفۆنین کۆرەک تێلێکۆم 0755 141 نۆت 141 20 پەیوەندی دناوە بەرنامەیدا بکەن بەێ ساڵحمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ساڵحەت ئێوارە باش ئێوارەت باش قوربان بژی لە کوردستانە کاک باخەوان باسی دکتۆر کرد ئایا دکتۆر کە نەخۆشەچێت بۆ لای دکتۆر پێویستە دکتۆر بە چه ڕوحێتێک پێشوازی لە نەخۆش بکە لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکانە کەم تا زۆرێکە تو ئاگادار بێ بە چ شێوەیەکە پێشوازی کردن لە نەخۆش بەڵێ وڵی بەنسبەت شتەکانی ئێمەوە دکتۆر و کۆمەڵێ یعنی کۆمەڵێ مەشروعەکانمان بەوەی کە چی حکومی و چی ناحکومیە بە تایبەتی عادەکان زۆر دکتۆرەکانمان زۆر یعنی لەگەڵ ڕێزما زۆر بە بێهیمەتانە معاملەی نەخۆشەکانەکەن گویان لێ ناگرن کاتێکە چیتە لای سێرەکەی 4-5 شەحتێ بۆ ئەنووسە بەسەریەکەوە بڕۆ ئەوم بۆکۆ دوایی تو علاگە عیلاج هەیەتە دەست و بیخۆ دوای فتوێ سەرم لێبەرەوە یعنی نازانم لە هیچ شوێنێکە ئەوە نییە کە لە سلێمانی هەیە لا حریم هەیە نەک لە سلێمانی بەڵێ کاکی باخەوان زۆر جار نەخۆش سەردانی دکتۆرەکە ئەم دکتۆرە چەندین فەحسیەکە لە کاتێکا کە ئەم نەخۆشە تەنیا پێویستی بە فەحسێکە ئایا ئەمە تو چونێکە دەیتەوە بەڵێ کاسی هەتاو جان من ئەوەندە من ئەوەم بەسەراتەوە بەڕاستی تۆ
باغلين نخش لە جستەکە بەڕاستی کۆمەڵێک فاکس بێ بۆ یعنی هیچ ساتانە ناکاتنها ئەو بەڕاستی ئەو مختبەرانە و جۆرێک لە شریکەتیان هەیە جۆرێک لە تەنسیقیان بینیان هەیە بەڕاستی فۆسەکە پێێتا یاکر هیچی لەسەر فۆسەکە باغڵێ بەداخەوە یعنی مختبەرەکانی هەمەش ئەو جیازانی کە هەیەیان زۆر فەقەتن بەڕاستی یعنی نەخۆشەکەت بۆ تەخسیصیان تا بەڕاستی بێوێ چێکی جۆرە نەخۆش بێتە دووەم خاڵێکی تر پێم خۆش و باسکەم بەڕاستی تۆ لە شوێنی دابڵین شوێنەکانیان من سەیرم بەوە دێ بەڕاستی دکتۆرێک هیلێسکە بەڕاستی لە چوار قات بەسەرەوەیە بە قاتی چوارەمە مەسعەدی بێنوە و شوێنی خاوەن تێداویستی تایبەتی بێنێ بۆ سەرکەوێ و دابڵین فقرات پشتی ژوانەکە ناتوانێت بەسەرەوە بقادرمێت بەڵێ کاک ساڵحەکە بە کورتی لە کوردستانە عیادەکان کە نەخۆش سەردانیا کە بوو سەردانی عیادەکانەکە لە کاتێکە چەندین مستەشفا هەیە لە کاتێکە چەندین دکتۆر هەیە کە تەوزیف کراون لەسەر موچەی حکوومەت بۆ لێرە وەکو پێویست چارەسەری بوو ناکرێت سەردانی عیادەکە لە هەمان عیادەکە هەمان دکتۆری کە لە چارچۆی وەظیفە ڕسمیەکە ئیشەکە بڵێ کاکەجان دکتۆرەکان لە خەستخانە حکومیەکانان یعنی ئەو زانیاریان نییە بەڕاستی يعني هیچ تۆ چ دکتۆرێک لەو دکتۆرە باشانی سلێمانی کە لە عیادیان و عیادیان هەیە چی دکتۆرشان لە خەستخانەدا ئەنیشێت بۆی دەردانێن مشارەزایکی و توی نییە لە خەستخانەکانە بەڕاستی خەڵک بووە سەردانی عیادەکانەکات بەڵێ کاک ساڵح لە شاری سلێمانی باخەوان لە شاری هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ئێوەرەتان باشە لەسەر هەمان بابەت ڕێبوار لە شاری سلێمانی کەریم دیسان لە شاری سلێمانی کاک ڕێبار ئێوارەت باش کاک کەریم ئێوارەی جەنابیشت باش ئەمە وێشتێ بڵێن دە سۆشیالیم تەوەرەت لە یەکەم سوپاس کاک کەریم من ڕێبوارم عەفوو کاک ڕێبوار بەڵێ فەرموو بەڕاستی پرسیارێکت ئاڕاستەیە و برادەرە کردوتت هینە بۆچی خەڵکی ئەچێتە عیادەکان نەچنە خەستەخانەکە من نەمێ وانە ئەو دکتۆرانەی کە لە خەستەخانەی پشت خەستەخانەی عەلیکەمان ئیشاری شەید هادی ئەگەر غەڵەت نەبم لەوێت ئەمێننەوانەیە لە سەعات 9 بۆ 9 بۆ ئەوێ تا سەعات 11 ئەو کاتانەی کە نەخۆش ئەچێت بۆ ئوسلوبە جوابینیانەکەوەکو عیادەکان هەیە نازانم دکتۆر ئیشێکی ئینسانیەتە یعنی مەسەلە پارەکەی مەسەلە چێ من نازانم سەرجار خۆم سەدفەم کرد چوومەتە لایەن یعنی بەڕاستی ئەوەی لە عیادەکەی پێداڵێ لە خەستخانە پێدان لە کاتێکە ئیشی دکتۆری ئیشێکی ئینسانیەتە من زیاتر بۆ ئەمە ئەبێ بەڕێز وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بڕیارێک دەرکە ئەوانەی بە تایبەتی نەخۆشی دڵ و ئینزیلاق و فەقەراتیان هەیە دکتۆرەکان نابێت تابقی 3 و 4 من لەبەرەوەی ئەو شەخصە ناتوانێت بەرز بێتەوانێت بەڵێ کاک کەریم لە کوردستانە لە کاتێکە چاندین کولیەی تایبەت هەیە تایبەت بە زانستی پزیشکی ئایا ئەمانە تا ئێستا چەندین دەوڕاتیش کراوە لە دەرەوەی وڵات لە ناوخۆی وڵات چەندین وەفدی پسپۆری پزیشکەکانی دەرەوە سەردانی ئێرەیان کردووە لە ئێستادا ئایا ئەمە تا چەند لە ئاستی پێویستدان بۆ چونێتی چارەسەرکردنی نەخۆشەکان کاک کەریم جانەکەم بەڵێ فەرموو وڵی طبعاً پێشەکی زۆر سپاسی ئەم بەرنامەتان یەکەم بەڕاستی کەڵکو ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ کۆمەڵ و بۆ مجتەمەعەکەمان ئەو پرسیارەی کە جەناب بدەکەی بەڕاستی لەم وڵاتی ئێمە متابعە نییە متابعە مەسەلە متابعەی هەموو شتێک ئەبێ بکرێت بە تایبەتی وەزارەتی تەندروستی ئەبێ متابعەی عیادەکان کە ئین خەستەخانەکان ئی دکتۆرەکان بعضی عیادە ئەچیت وەڵی پێز نادانیشیت يعني أبي أو شون عيادة لها مش شون باكوتا مستر بيت بعكس واني بتايبتي خسخانة هلي كانيش كباريشي زور اللي أصلاً أو خدمتني يك أي كم برام برد كاكا جان لم بينا كوريشي من شو ولا دكتوريك دكتور سرور بونو خوشي تناسلي بيو تبوتوي أم نخوشي تو علاقي بمنونية علاقي بنخوشي بيستوية قناعته هبيت خوا أقداره باركينا أبو يواني كابسي ولا دكتوري شيكا او باري لي سانبو حقي او كلمه قصي كوتوي ولا دكتوري شيكا بله كاك ريبار لا عيادەکانی هەرێمی کوردستانە لە کاتێکە کە
بە پێی شوەیەکی ستاندارد دروست نەکراون کەشیا بێ لە کاتێکە دکتۆری مختص هەیە کە کەسێکی نەخۆشی مثلا شەکر ئان شکاوی ئان نەخۆشی دڵ سەردانیانەکە بۆ قاتی دوام و سێمەڕەوە بەبێ ئەوە ئەم بینایە مەسعەدی تیابێ بەبێ بە مواصفاتێکی باش دروست کرابێ ئایا پێویستە چی بکرێت لەسەر ئەمە کە عیادەکان بە شێوەیەکی باش و لە شوێنێکی باش گونجاو دروست بکە بۆی نەخۆش بتوانێت بە شێوەیەکی ئاسان سەردانی بکە من بەڵە جوابیان پرسیارە دێمەوە بەس پێش ئەوەی جوابی ئەو پرسیارە بەمەوە ئەمێت 2 دقە لە کاتت لە بەرنامەکە دەرچم بۆ ئەوەی ئێوارێکی کە ئەگەر توانیت مەمنونی ژەنا بدەبم لەسەر 2 دقە یارمەتیم بە قسە بکەم لەسەر مەسەلەی وەزارەتی ناوخۆ قسە بکەی بەڕاستی من 2 دقە یارمەتیم بکە قسە بکەم مەسەلەی سەوچوار من ڕێزم هەیە یعنی ئیشێکی باش ئەکەن دوو برا ڕۆژە لە کارەزەوشک کێشەیەکی طبیعی بینی خۆیان هەبوو یعنی بەشق و بەشقازە نەزانم چۆن بیسییان هیچ شتێک دەمە بۆڵیشان نەزانم چۆن زانیبیان سەریەخەن لە کاتێکا کابرا مهندسیش بوو ئەیو یەم لەگەڵتانە بەڵام نازانم سوکسوکە تەفاهمێکی بینی خۆیان بوو بەرنامەیەک لەسەر ئەمە بکرێت یعنی جەماعەتی وەزارەتی ناوخۆ واعی کرێنەوە لەسەر ئەم مۆزوع ئەمە ئێوارێک لەسەر ئەم مۆزوع قسەکەی مەمنونی جەناب بدەبم لەسەر بیناکان پرسیاری پێشووترکە قسە کرد یعنی لە بازاڕش دوو برا دەرشەدان بوو یعنی نارێ بە شەق و شەقازدا وەکو ئەوروپا لەگەڵ شەق و شەقازدایان نییە کابراایەکە نازانم مەسەلەوەیە شەهادەکانیان کەمە ئەوانێکە ناو بازاڕانیان وعی بکرێنەوە بۆ مۆزوعە ئەمێ ئێوارێک باس لەوەکەی مەسەلەی پرسیارەکە لە منی کرد سپاس دەکەم بەڕاستی ئەبێ وەزیری تەندروستی خۆی بە شخصی بڕیارێک دەرکە ئەوانەی کە مەسەلەی کسور و ئینزیلاق و فەقەرات و شکاویان هەیە بە تایبەتی دڵیش یعنی لە تابقی یەکابن ئەمانە زۆر زەحمەتە بۆ نەخۆش دەبرز نەخۆش توانای سەرکەوتنی نیە بۆ بینایەکی سێ چوار تەقاتی بەڕاستی ئەمە من زەربەی لە کاتێکات خۆیان کە کاتێکە شکاوی و کسور ئەچێتە لایەن ئەڵێ نابێ بە قادرمەیان سەرکەوی تۆ کاتێک تۆ دکتۆرێکی فەقەرات و ئینزیلاقی لە کاتی شۆڕی پێنجی ئەو کاتێکە فەقەرات هەیە بۆ لای تۆ چۆن پێی ناڕێ کاکە ئەم تابقی خۆت نایەتە خۆرەتە نەسیحەتێکی بە قادرمەشا سەر نەکەوێت بەڵێ کاکی ڕێبار لە شاری سلێمانی کاکەریم دیسان لە شاری سلێمانی و سوپاس پێوەندەکانتان ئێوارتان باش فەرهاد لە باژارە هەولێرە دیگەلمەیە هەروەها کاک مەهدی لە سوڕان کاک فەرهاد بخێر بیت چۆنی باشی دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم سوپاس کاکی مەهدی لە سوڕانەوە جەنابی شت بەخێر بێ و بەرنامەی مایکە خەڵک کاک مەهدی کاک مەهدی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بۆ ئەوەی باشتر جێمان لێت بێ کاک مەهدی بەڵێ جان کاک فەرهاد ئەگەر جەنابەت ناوەڕووکی بابەتی ئەمڕۆمان بینی بێ ئایا لە کوردستانە بە شێوەیەکی گشتی تا چەند پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی لاستیکی پێویستە لە کاتێکی کە ڕۆژانە نەخۆشەکانی هەرێمی کوردستان سەردانی وڵاتانی دراوسەیەکەن بۆ چێنی چارەسەرکردنی نەخۆشیەکانیان بڵێ قوربان من دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم بەڕاستی تەوەرەکە زۆر گرینگە چونکە وەزارەتی تەندروستی بە حەقیقەت لەکن خۆم وایە بە تەبیعەتی خۆم من دەڵێم ئەو وەزارەتە دەبی لە پێش هەموو وەزارەتەکان بیت چونکە مافەکی ئینسانی پێوە دیارە بەڵام زۆر جێگای ئەسەفە ئەوڕۆکە لە کوردستانی ئازادی و سەرفیرازی خۆماندا دەبینین وەزارەتی تەندروستی ئەو وەزارەتە نییە کە ئەوەی ئێمە تەوەقعی لێ دەکەین یا وەکو دنیا دەیەوێ ئێمە ئەوڕۆکە بە حکمی وەیکەوە لە کوردستانێکی ئازاد دەزین بەڕاستی دکتۆرەکان یعنی من ڕێزم هەیە بۆیان زیاتر ئیستیغلالی ئەو وەزعیان کردیە زیاتر یعنی دەتوانم بڵێم سەبەبی ڕئیسی بۆ تێکدانی ڕەوشی ئەو ئازادی لە کوردستان هەیە بە دەرەجەیەک دکتۆر دێ چونکە ئێمە ئەگەر بین لەناو کۆمەلگا طبقه مثقفه بژێرین چی مثقفه بە دەرەجەیەک بە تاکید دەرێن دکتۆر شەهادەدار وانە دکتۆری بە دەرەجەیەکدا دەرێن کەچی دەی تەماشا دەکەی دکتۆر بوویتە جەلادە یعنی بە کەیفی خۆی تەسەڕف بۆ وەزعی دەکاتن ئەخر ڕۆژێک هاوکارێکی ئەو ئەلاو دەسەڵاتر ناکات بابا بەڵێ کاک فەرهادەکە لە چارچێوەی بابەتەکەیە بەڵێ تەماشاوانە نێجا بەڵێ ببوورە گە لەسەر خاڵ بمێنیتەوە ببوورە بەڵێ تەماشاوانە نێجا بە پێی زانیاریەکانی NRT یادەی ئەهلی کوردستان لەسەر پیسی و پۆخۆلی دواخرە بەێ والله عيادة أهلية كان بحقيقة يعني زور جیاوازێک لەما بینیان هەیە يعني تا سعر فەرقا دەرمانیان تا دەرمان فەرقا يعني کاک فەرهاد ببوورە بە کاک مەهدیش بدەین لە سوڕان کاک مەهدی ئێوارەت باش کاک مەهدی تکایە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بەوەی باشتر جێمان لە یەکتر بێ ئەگەر کەسکێ تکایە لەسەر بابەتی ئەمڕۆ جەنابەتێکە کومنتتە بفەرموو من لە سۆرانەوە قسە دەکەم خۆشحاڵین بەنسبەت سۆران بە خودای
دكتوري هنين يكم زور من يكسر علاج وردقرم عيادة كانت شامل بغلطي بنا من سنة سردين دكتورم كليا من دكتور ما تزوم يا يعني علاج فقرات وانزلاق وشانين دابا من او دا دكتور خوش خانه گشتي اصلا جواب نادن بس كده عيادة كان لبري بفاري وفاري وردقرم يعني هم اشتغان تيدا كان اشاعات تيدا كان فاسد تيدا كان في يعني استزاج تيدا كان شتي كم بله بله كاك فرات له ليره وكاك مادي لشاري سورانا وسباس في عندك كانتان عبارتان باش تماشاوان نجان هاجيك بورايا گشتيا جاده كردستاني لسر همان بابت فرمون مو باش يعني خومان وزع مان باشا يعني زوج جراني بلاني من بس هني كسي والله باري عاديني هيك تن خوش بتن داما بلا ماله هيك توانيني والله السلة 15000 برانا كم تبي والله هو كارثة هو كارثة وياك هسكز بو خويتي لي برسينا ونيا هر عيادة كاني هموشتي نرخي همو كلو فلا كان هر کەسە بۆ خۆی ڕۆژی نرخێک داێ نرخی عادەکە مابیان نرخی حبوو دەرمانێک وەریەگری هەمووی هەر ڕەبتە بەیەکەوە لەگەڵ بازارە تەبەن ئەم بازار ئەشا بەرزەوێتەوە ئەمانیش بە تەئکیدی خۆیان بەرزکردێتەوە سەردانی دکتۆر عادەتەن 20 و 25 و 15 ئیتر مەگەر دەبێت داکە ماقولە بە تێکرا بۆ هەمویان باشترێکە وەرقەیەک 15000 سن ئەویش لە هەموو شوێنێکنا لەوانەیە زیاتریش بێ لە 15000 بڵێن وەرەقەیەک 15000 فاسێک بۆ دەکە فاسیشی ئەتیادی لە 10000 15000 کەمتر نییە پێویستیت بە سۆنارێکە شیعەیەکە دە 15000 ئەوێ بۆ ئەوەش بەڕاستی تاسیری زۆرە لەسەر چینی هەزار تاسیرێکی زۆری هەیە و نرخەکان بەڕاستی زۆرن ئەنجام مەسلەی دەرمانەکە ئەوژە چیتە سەیدەلەکان نازانی کەواڵێتی ئەو دەرمانە چۆنە و چۆن نییە و تا چەند تەسیری لێ زیاتر ئەو نرخە زۆرە بۆ خەڵک بەگشتی یعنی هەرچەنە شت بەعام گرانە بەڵام نرخەکە بۆ نەخۆش خەڵک هەیە ناتوانێت سەرڕای ئەوەش هەستەکەم یعنی مافی تەواوەتی بە نەخۆش نادرێت کاتێکی کەمی ئێنێ لە چاو ئەو نرخەیەکە بڵێن نرخەکە زۆرە کاتێکی تەواویش نایە بە نەخۆشەکە یعنی دوو نەخۆش سێ نەخۆش بێکەوە کاتە ژوورەوە لە ڕاستیە جاریوە من نەخۆشەکەم حەز ناکەم ئەو کەسی ترکە لەگەڵمایە یعنی ناتوان بە وازەحی قسە بکەم تاقیگە و ئەوانش یعنی زۆر پاک و خاوێن نین وەڕاستی یعنی دائنیشی بێزارەبی بەڵێ هەر لەسەر هەمان بابەت شەمال لە شاری کەرکووکەوە هەروەها باوکی ڕێکان لە ڕانیەوە کای شەمال ێوارەت باش ێوارەت باش ێوارەوە باش زۆر سوپاس باوکی ڕێکان توش بەخێر بێت کای شەمال لە تەوە دەست پێکەین وەکو لە چارچەوەی ئەو ئەوانەی کە چاپێککەوتنیە لەگەرکە لەسەر ناوەڕێکی بابەتەکە گەلێک نەخۆشیان لە شوێنێکە مەسەرەن گەلێک نەحیە هەیە گەلێک قەزایە لێرەیە لە هەرمی کوردستان کە بە هەزاران کەس تێژین یەک دکتۆر تەنیا یەک دکتۆریان بۆ دابین کراوە لە یەک سەعاتە چەندین نەخۆش بەڕێیەکە ئەن سێ چار نەخۆش پێکەوە کە تەژۆرە ئەمە تا چەند تەئسیری هەیە بەبێ گومان تەئسیرێکی زۆری هەیەەوە یعنی پێویستە بڵێن حکوومەتی هەرێم زیاتر بە دکتۆر دابنا بۆ بنکانە بە تایبەتی ئەو قەزانە هەیە بچکۆلەکان کە دکتۆرێکی لێ کەسێکیش بچێتەیەکە لە بواری خۆیان بڕە بەڵام من ئەمێ لە یەک شتا قسەی پێ لەسەر بکەم گوێم لە بەڕێزێ بوو بەشدارێکی نەکا کۆچەر باسی جیپی کرد واتە جیپی تەندروستێکی سەر کۆڵانی یاخود با بڵێن بەنقەیەکی بچووک من یەک شتێکی باشت بۆ ژێڕمەوە ڕۆژێکی من هاوڕێ خۆم بڵێن لە دەرەوە ژیام لە بەریتانیا هاوڕێکم لەگەڵا بوو پشتی فەقەراتی بوو کێشەی پشتی هاتە نەخۆشی پشتی بوو بڕوان پێ بکەم من بردم بۆ خەستەخانە ئەو خەستەخانی ڕاستە لێوێ خەستەخانە بەلاشە دکتۆر بەلاشە واتاتی بۆ لای دکتۆر کۆمەڵە فەحس و کۆمەڵە شت هەیە چاپێکەوتن لەگەڵ دکتۆرە بەلاشە و هیچ پارەی تێ ناچێت بەس تقریبا ئێمە 6 سەعات وەستاین لەسەرەوەی هەتا دکتۆر هاتە سەری من خۆم مامۆستایەکەمە بوو لیاکەوتی باسی هەرە باس یەشەمانە بوو لە ناوڵێن ناو پۆلە باسی تەندروستی و باسی خەستەخانەی ئێمانە کەسەوە ڕاستە بەلاشە بڵێن سێرزێکی باشە بەڵام لە هەمان کاتە بنایەن بەدەمی نەخۆشەوە بڕوان ینی ئەو مامۆستایان باسی ئەوەی کرد وتی ئەو وتی هەمان کێشەیەکی بڵێن برادێکی کێشەیە بوو ئەو برادەری مرد
دکتۆر نەچوە سەری لەبەرەوەی مۆعیدی عملیاتیان بۆی دانا مۆعیدی 6 مانگیان بۆی دانا. بەڵێ کاک باوکی ڕێکان لە ڕانیەوە لە ئێستادا لە کوردستان کە وەکو پێشتریش ئیشارەتمان پێدا وەزارەتی تەندروستی هەیە هەروەها دا و دەرمانیش هەیە ئەم وەزارەتە لە کاتێکە کە چیت نەخۆش سەردانی مستەشفایەکی گشتیەکەی حکومیەکە ڕاچێتێکە دەنێ لە بازار دەرمان دەسەکەوێ لە کاتێکە بوو لە مستەشفانیە لە بازار لە دەرمانخانەکان ئەم دەرمانە بەدەسەکەوێ بەڵێ من پێم وایە ئەوە پەیوەندی بۆ دکتۆرەوەیە کە عیلاجەکە دەنووسی یعنی دەگەڕێ بۆ ئەوەی کام عیلاج باشە بۆ نەخۆشە بەڕای خۆم یعنی کام عیلاج باشە و کام عیلاج لەگەڵ ئەو نەخۆشە دەگونجێ ئەو عیلاجێ بۆ دەنووسی بەسەڵەن من وەک خۆم سەردانی 2 دکتۆرم کردو بۆ یەک نەخۆشی یەکێکیان لە دەوروبەری ڕانیە لەو دەوروبەرەی یەکێک لە دکتۆرەکان پێی وتمتی سەردانی عیادەکەم بکە بەڵام لە هەمان کاتدا لە سلێمانی لە ئیستیشاریەکە دکتۆرێکی زۆر بەڕێز دەتوانم ناویش بڵم کە دکتۆر شێرکۆ حەمەدەمین پێی وتم وتی تۆ دەتوانی هەموو ڕۆژانی چوارشەممە کە هاتی بۆ سلێمانی سەردانم بکەیت بەڵام بەیانیان لێرم دوای نیوەڕانی شار لێرم لە ئیستیشاریەکە یعنی ئەوە شتەکە نسبی یعنی لە دکتۆرێکەوە بۆ دکتۆرێکی تر جیاوازی هەیە هەر ئەو دکتۆرە بەڕێزێکە لە سلێمانیش بوو ئەو عیلاتانێکە بۆی نووسیم لە ناو هینەکەی هەبوو لە ناو خەستخانەی کە جنابی لێی دانیش بوو لە مەفاسل بەڵێ شەماڵ لە کەرکووکەوە باوکی ڕێکان لە ڕانیە سپاس پێوەندەکانتان ئێوارەتان باشە هەژار لە باژار ئاکرێ کاک هەژار ئێوار باش کاک هەژارێکە دەنگێمە گۆداری بکەی برا دەستخۆشە بەنامەیە هوتکەم سوپاس کاک ئاری لە باژارێ مووسڵ کاک ئاری ئێوارێ جا نابیشت باش سلامت کاک ئاری توش بەخێر بی کاک هەژار دێشتا دەست پێکەین دنهادا لە هەرێما کوردستانێ ئەو عیادێت ئەهلی کۆ نەخۆش سەردانەوانکەن تا چەند ئاستێکی پێدویدانە بۆ چاواتکە پێشازیکردنی نەخۆشی بۆ چاواتکە پێدانە خزمەتگوزاریە تەندروستی بڤی نەخۆشی ژعالیە فەحسێ ژعالیە دەرمانە بڵێ کاک هەژار ئەگەر جابا پرسیارە مەبدە پاشە ئەم دێڤەگەڕین بۆ جەم کاکاری بڵێ برا هندگرك بوشن بس إلى أي بكودي وهاي وكي قلت بوشر ما يأخره دكتورة هنتي يعني وظف نودنا نخوشي يعني تشتموني جرانا يعني وفقيري درسنا المعوش فقيري هاي شرطية رطبي ولي كيما هاي ضمو دزوي كده شو الكار رطب ولي كيما بس مو دكتورة هاي كيساكي رطبي ودم مليون كيم ترنيها يعني فقيرتي دولة شرمزورة برمر يعني كا يتأهلي بيستفيد زور بيتوقع ونخوشي يعني بوش أجي كلش لنوكات بله كاكاري لموصل كاكاري ورد باش او قصاني كاك هجر لاكري وتي ك لاكري ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان سەختە لە کاتێکە کە دکتۆرەکان موازفی حکومینە و پێویستە لە چارچوەی ئیشەکەشیان بێگومان ئیشێکی ئینسانیە ئەی چی بکرێت لێرەیە باكن كاجا اما ارتي حكومتها ابي حكومات طابشتي رجال بكريت خلق بكريت سعر داس نشام بكريت والتحديد بكريت لا دكتوره كان نابت سعر او اندبر لا بيتان لا كاتي جرمجل خوب شاندانا كان حكومات قرسي كتبو دل زور بلني دابو دايوت عياده كان ارزان دەکەین و نازانم چی دەکەین و هەمووان هەر قسە بوون هیچ بریاریکیان جێبەجێ نەکرا ینی ئەبێت ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن لە کاتی هەڵبژاردنەکاندا بوو چونکە خەڵک هەژارە و عیادەکان زۆر گران و ئەنی ئەمە هەمی ئیشی حکوومەتە ئەبێ حکوومەت ڕقابە لەسەر هەموو لایەنێکی ژیانی ئەم جەڵە بێت بەڵێ کاک هەژار لە باژارا کرێ کاکاری لە باژارێ مووسڵێ سپاس بۆ تەڤلیبوونەوە ناوە بەرنامەی مایکی خەڵک ێوار باش تەماشەوانە نێجا جاردن بۆ ڕایە گشتی لە سەرەمین هەمان بابەت فەرموون نرخی عیادەکان ئێستا بۆ بە 15,000 زیای کردووە لە 10,000 بۆ بە 15 هۆکاری ئەوە ژەگەڕێتەوانێ بۆ ئەوەی کە زۆر
زۆر جار لە نەخۆشەکانیش بەبێ سەبەبە چن بۆ لای دکتۆر ئەمە یەکێ لە سەبەبەکانە و دوایەوە بێجگە لەو 15,000 تۆ دکتۆر مەجموعە فحوساتی تر هەیە خوێن هەیە سۆنەر هەیە یعنی تۆ هەر دکتۆرێک کە بچی بۆ ئیستیشارەیەکی بەسیط بەلایانی کەمەوە بە دەرمان ومانە گەیتە 100,000 ئەمەش بۆ فەقیر لەم ڕۆژە بەڕاستی زۆرە. نرخەکەی لە زۆربەی عیادەکان 15,000 یعنی یان لە زۆر شوێنەگەرە و دکتۆرە معتەبەرتر بێ یان بڵێن لە ناو خەڵکان باشتر ببینرێت بێگومان ئەو هینە زیاترە یعنی سیرەکەی نەخۆشێکی زۆری هەیە و تۆ مەجبوری ئەگەر بە 20,000 بێ بچی بۆ لای یعنی چۆنێتی مانەوەی لای دکتۆر یان فحوساتی لای دکتۆر خەڵک نەخۆش زیاتر بەوە دڵی خۆشەکە ئەچێ بۆ لای عیادا ئەڵێ دکتۆر فەحسێکی زیاترم بۆکە زیاتر یعنی ئاعتیمامم پێەیە وەک لەوەی لە خەسخانە و لە شوێنە با بڵێن شعبیەکانە. بەڵێ کەمال قادر لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک یاڵێ یەکێکە لەو شوێنە قێزەونانە بە پێقسەکانی خۆی کە هەمومان ڕێمان تێکەوێت عیادەی دکتۆرەکانە کە بێجگە لە گرانی نەخ کێشەی تریش هەیە کەم کەس باسی لێوە کردووە ئەویش کێشەی ئەو کاتە زوڕەیە کە لە چاوەڕوانی بینینی دکتۆردا بەسەر دەبن. بەڵێ بینەرە بەرەزەکان لە مافی نەخۆش کە یاسایی کە دەرچووە یەکێکی لە مادەی سێەمی مافەکانی نەخۆش ئەڵێ نەخۆش مافەیە کە باشترین و نێترین جووری پشکنین و چارەسەری بۆ بکرێت بە جوورەی بگونجێت لەگەل ستانداردی نێودەوڵەتی و زانستی پزیشکی و چارەسەری سەردەمدا هەروەها ئاڵێ نەخۆش مافی هەیە کە لە نەخۆشخانە و کلینیکەکاندا بە شێوەیەکی دروست و شیا و پێشوازی ڕێنمایی لێ بکرێت جێگەی پێشوازی و پشکنین و مانەوەی شیا و دروست بوودابین بکرێت بە شێوەیەکی تاخۆ کەسێتی و نهێنیەکانی پارێزراو بێت هەروەها دەڵێت نەخۆش لە مامەڵە و مەفەکانیدا یەکسانن ناکرێت بەو کاری کومەڵاتی ڕاگەزی ئابووری تەمەەن ڕنگ ئاین یان مەزهب و هاتە دوای بیرۆبووچوونی ڕامیاری یان بە هەر هوکارێکی تر گیاکاری لە نێواندا بکرێت. بەڵێ هەر لەسەر هەمان بابەت بارزان لە چارقۆرنە باوکی محەممەد لاولێرەوە کاک بارزان ئێوارەت باش باوکی محەممەد لە شاری هەولێرەوە بەخێر بێ بوو بەرنامەی مایکی خەڵک کای بارزان لە تۆوە دەست پێ بکەین ئایا لە هەرمی کوردستانە وەکۆ لە مافی نەخۆش داهاتوە تا چەند مافی یەکسان هەیە لە بینی نەخۆشەکانە لە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بە هەموو تاکەکانی کومەلگا بەبێ جیاوازی بەڵێ بەڕێز وڵی ئەوڕۆ هیچ مافێکی وا نەداوە بە نەخۆش من ئەوڕۆ هاتم بۆ شاری سلێمانی لە ڕانیەوەڕا دیمەنێکی زۆر سێرم بینی هاتم بۆ لای حادی دکتۆر ئاریسامی دکتۆر ئاریسامی کە سکرتێرەکەی زۆر بە شێوەیەکی پێم کای بارزان تکایە لەسەر ناوە بەشەیەکی بابەتیانە با قسە بکەن بەبێ ناوهێنان تکایە فەرموو بەڵێ باش وڵای نرخەکانیان زۆر گرانە بەڕێزم نرخەکانیان نرخ 20,000 دینار بۆ فەقیری زۆر زۆرە بەڵێ بەڵێ باوکی محەممەد لاولێرەوە ئێوارەت باش باوکی محەممەد لە پایتەختی هەرێمی کوردستانەوە عیادەکان چون پێشوازی لە خەڵکەرێ عیادەکان بە شێوەیەک دروست کراوە کە بتوانێت بە شێوەیەکی باش پێشوازی لە ناخۆش بکە بە شێوەیەکی باش خزمەتگوزاری تەندروستی پێشکەشی نەخۆش بکە یان بە پێچاوانەوە بەڵێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سەرەتا بەرەزم سەرەتا بەنسبەت دکتۆرە و عیادەکانەوە بەنسبەت نەخۆشەوە مەسەرەن لە عیادەکان خۆی نادەنێ ئەلۆ لەگەڵمی بەڵێ جێمالێتە باوکی محەممەد فەرموو بەڵێ دەستخۆشی لێ دەکەم لە بەنسبەت نەخۆشە خۆی سعر زۆر گرانە ئێستا سعر زۆر گران دکتۆرەکان هەر یەک و بەرنەوەیەک و بە میزاجی خۆی سعر دادنێ بەسەلەن نەخۆش هەیە هەفوو دکتۆر هەیە ئەچی بۆ لای مەسەلەن بە 15,000 هەیە بە 20,000 هەیە بە 25,000 یعنی هەزار دکتۆر کامۆشی ئاینە شادەیە و ئاینی دکتۆرە کە دەچی لا یەکێک بە 15 لا یەکێکە بۆ 20 لا یەکێکەوە بە 25 هۆی ئەمە چییە باوکی محەممەد هۆی ئەمە چییە پێت وایە ئەمە بووایە ئایا یاسایەک نییە بۆ چونیەتی ڕێکخستنی نەڕەخ هەم لە کەرتی تایبەت و هەم لە کەرتی گشتیا بوو ئەمە وایە یاسا نییە یاسایەکە هەر پێش ئیشی لێ ناکرێت بۆەوەی کە بزانرێ ئەو سعرێ بۆ وایە مەسەلەن دکتۆر ئاینی شادەیە دەچێکنی یەک شادیان یەک نوع شادەیە بە 15,000 نەخۆشی کە دەستە لای
بله دکتۆرێکی تر کە دەچێرای بە 25 ئەو فەرقە بۆ یعنی بله بارزان لە چوار قورنە باوکی محەممەد لە هەولێرەوە سوپاس پێوەندەکانتان ئێوەرتان باش بەهارمان لەگەلە لە سوورانەوە ئەم کاتەوە باش بله ئێوارەتا باشتری خۆست ئێوەر باش بەخێر بێی کاکی لەتیف لە هەولێرەوە کاکی لەتیف ئێوارە جا نابیشت باش باش بەڕێزم سپاس بارم جتە دەست پێ دەکەین لە هەرێما کوردستانێ تا چەند باوێکی گشتی ئاستی تەندروستیە بەرەف پێش بەچەیە ji dabînkirina amîrên pêşketî bû çawatiya çareserkirina naxweşan ji çawatiya dabînkirina dermanên dermanek ku bawekî standard têkisper nebin ser ve neçûbin belê بله برش خودی بخو وکو تندرستی لکردستان عامه تایبتی لکردستان هم لیدانشتی هیچ گرینگی به نخوش یا نادن چونکو آمیرت هاتی تایبتی هبلیرا پایتخت بس وکو نخوش خانه دیشته بدر که عیاده آن خسته خانه کا تایبتی گرینگی به نادن چونکو هاو کارمند دوی خسته خانه دیان نیستوی عیاده دا بونمونه ده بیجم چند تا کسی های فقیر کردستانه های هنده که تایل دولمندن او فقیر دیشت فحصه که بگه او فحصه به 40,000 یا 50,000 یا 20,000 بنا کریتن بخو فحص بیتا کرنه بونمونه هنده کشید های دیچن فحصی کن دولمندگان دبوان زودترین وقت بلیتای تبرینه فحصی بیتا کرنه و دواکاری یک من الحکومت هرمی تایبتی های بله دواکاری خواه بجه فرمو بهار خان بله کاک لطیف لشاری هەولێرەوە کاک لطیف هەکە لەگەڵ مامان بیت بەڵێ ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێکی جانابێت کاک لطیف لە کوردستانە گەلێک کەسەیە نەخۆشە و باری ژیانی ئەن کەسێکی لە ڕەوشێکی خراپی ژیانداژی ئەمە تاانە ناتوانێت سەردانی عیادە بکە ئەی چون بتوانێت لە وڵاتێکی دەرەوە چارەسەری وەرگێ لە کاتێکە پێویستە حکوومەت چی بکرێت بۆ ئەم کەسە بەڕێزم مشکلەی سەرەکی لێرەکانە لە نەخۆشخانە حکومیەکان دەست پێ دەکاتن لەو نەخۆشخانە حکومیانە پێویستە دکتۆری اقتصایی لە عیادەکان لە ئیستیشاریەکان دابنیشێتن لەو عیادانە ئیستیشاریەکان هەموو دکتۆرە مقیمەکان دادنن یان مقیمە غەدەمەشی دادنن یان ئەگەر دکتۆری اقتصاییش بێتن 20 ساعات 20 دقیقە دادەنیشێتن و نەخۆشەکان سەرپێی دەبینی و دەڕواتن احتیمالیان پێ ناداتن ناچار دەکەن ئەو خەڵکانە بچنە عیادە خصوصیەکان لە عیادە خصوصیەکانیش یعنی بە زۆرێکی ڕێک و پێک هەم دیسان بەڕێیان ناکەن نەخۆشی بە زۆر دێنێت چار نەخۆش پێنج نەخۆش دەستە ژوورەوە یان هەر دکتۆرە ڕۆژێت 40 نەخۆش 50 نەخۆشی دەبینی حتما ئەوەندە نەخۆشی بینی ناتوانێت احتیمال بەتەواوی بە نەخۆشەکان بدات و تەشخیصی باشیان بکاتن ئەوە یەکیان دووەمیشیان گرانبوونی عیادەکانیان ئەو دکتۆرە عەرەبانەیان ئەو دکتۆرانە کە دێن لێرەکانن لە هەولێر لە سلێمانیان لە دووەک عیادەی دادەن ئەوانە حتما لە خۆشخوا ناتنێ زۆربەی زۆریان لە ترسان هاتی هەراتینە هاتنە لێرە هەم خوان عەشار دەن هەم کاسبێکی باشش دەکەن بەڵێ کاک لەتیف لە کاتێکە لە هەرێمی کوردستانە چەندین زانکۆیە لە چارچێوە ئەو زانکۆیانە کۆلێژی تایبەتی پزیشکی هەیە تا ئێستا چەند توانەڕەوە کادری زانستی پێشکەوتو ئێخسایی زۆر بەتوانە کە لە ڕووی پراکتیکەوە بتوانێت کەسێکی سەرکەوتو بێت لە چونیەتی چارەسەرکردنی نەخۆشەکان هەیە لە کوردستانە لە مستەشفەکانە بەڵێ دکتۆری عفوان بەڕێزم دکتۆری هەیە دکتۆری باشمان هەیە بەڵام زۆر دەگمەن زۆر کەمن ئەو دکتۆرانێک کە هاتنە لێرەکانە لەسەر وەزارەتی سەحا لەسەر وەزارەتی تەندروستی پێویستە ڕێو شوێنی تایبەتیان لە بۆ دامدرێتن هەر دکتۆرە کاتێ بە کەیف خۆی پێشەوە ئەو دکتۆرانە بێت سەعری عیادەکان ئەوەندە بەرز نەبووە لەوە تێوان هاتنە بە کەیف خۆیان عیادە لێرەکانە 10,000 بێفەران کردیانە 20,000 دکتۆرەکانی مشتاویان نام کردی وەکووە کردیانە 20,000 25,000 ئەو مشکلەیان دوایە دکتۆرەکان کە نەخۆش دەستە نای دکتۆری مەسەڵەن پێویستی بە یەک فحسی هەیە لە مختبەری لەبەرەوەی لەگەڵ مختبەرەکەی حسەی هەیە یان شەریکی هەیە یان ئەوەکەی خۆیان یە کۆمەڵ فحوساتی زیادەی لە بۆ دەنووسیتن بەڵێ کاک لەتیف ببوورە دیارە کاتەکەمان بەرەو کۆتایی هەروە سەرنجەکانی جەنابەت گەیشتن سوپاس پێم دەکەێتی وەرە باش بەڵێ ڕێباند هەڵەبجێ ئەڵێ بەڕاستی من تێبینیەکم لەسەر بەرنامە خەڵکە بەڵێ بەرچاوەرگرین هەروەها پەیمان ئەڵێ ئەنکۆ پەیوەند ئەڵێ هەنێک بینای هەیە 200 مەترە 3 دکتۆرتیە دەچنە تاقیگەیە کە هیچ مەرجێکی تەندروستی تیانە بەهۆی نردنی تو لەلایەن دکتۆرێک هەرێ کە ڕێکەوتن لەگەڵ تاقیگادا ببێ چندێکی کەم هەنیە دیماهیە بەرنامە ئیر بابەتە ئیرۆیە بەرنامە مایکە خەڵک تەماشا بانە نێژا سبەیە ئەفکارە من شوان عادل بە بابەتێکی گەرمتر دگەلەوەیە شاد و بەختەوار بن